بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و قایمقایمی قەزای ڕانی و وەرزشکارانی سنوورەکە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بە هاوکاری یانەی هەڵۆکانی ئاسمانی سلێمانی بۆ یەکەمین جار لە شاری ڕانیە چالاکی فڕین بە ئاسمانی بۆ کۆمەڵێک وەرزشکاری پەڕەگلایدەر ئەنجامدا. سنتەری چالاکی گەنجانی ڕانیە بە هاوکاری یانەی هەڵۆکانی سلێمانی یاری فرین بە ئاسماندا پەرەگلایت وەکو سەرەتایەک یا وەکو دەستپێکێک لە ڕانیە ئەم تیپەمان بانکێش کرد کە خۆشبەختانە ئێستا لە کاتی جێبەجێکردنی یاریەکەداین یاریەکی سەرچەڵانەیە یاریەکی گەنجانەیە تا مەزرۆیەکەیە لە ناو گەنجانی ئێرە ئێمە دەخوازین ئەمە سەرەتایەک بێت بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیک گروپێکی پەرەگلایت لە ڕانیە دابنین. کەنار یەکێک بوو لە کچە بەشداربووەکان ئەو دوای فڕینی بە ئاسمان و گەڕانەوەی بۆ شوێنی دیاریکرا و باسی ئەو کاتانە دەکات کە لە باوەشی ئاسماندایە و ئەو پێی وایە وەرزشی پەڕەگلایدەر وەکو هەموو جۆرەکانی تری وەرزش تایبەتمەندی خۆی هەیە. من کەنار یاریزانم لە یانەی هەڵۆکانی ئاسمانی سلێمانی وەک کچێک هاتووم بەشداریەکەم لە فڕینە لە ڕانی خۆشەویست فڕین زۆر هەستێکی خۆشی هەیە یعنی بە تایبەتی نازان بڵێم چی یعنی هەست ئەەکەی کە هەموو دنیاهی خۆتە تا نەفری نازانی فرین لە ئاسمان چەند خۆشە. من وەک کچێک حەز ئەەکەم وهانی هەموو کچان ئەم هەم هی شاری سلێمانی هەولێر دوهۆک کەرکک بە عام کوردستان پشتگیریان لێ ئەەکەم یعنی هەوڵ ئەم بتوانم یعنی هاوکاریان بکەم بێن وەکو ئێمە بتوان بفڕن. لەگەڵەوەی ئەمە یەکەمین جار بووە وەرزشە لە دەڤەری ڕاپەڕین ئەنجام بدرێ بەڵام شارەزانی ئەم وەرزشە ئاماژە بۆ دەدەن کە سروشت و هەڵکەوتەی سنووری ڕاپەڕین زۆر گونجاوە بۆ ئەنجامدانی ئەم وەرزشە و دەکرێت بۆ داهاتوو گروپێک لە قوڕان و کچانی سنوورەکە دروست بکرێت. لە بارترین جوگرافیای کوردستانە بە تایبەتی سلێمانی و ڕانیە یعنی ئەم شاخە جوانەیان هەیە گوناهە ئاوا بە وشکی بەجیان هێشتووە کام یاری جوانالەی لێکرێ هەر خۆسەیەکە بزانە ئاسمان چەند جوان ڕازاوەتەوانە بۆ شتەکە غەریب بێ لێرە هەتا ئەوەی بتوانین پێمان بکری ئێمە ئەیکەین ئیترەوەشی هاوکارمان بێ ماڵی ئاوا بێ. لە سەرەتادا با پێچەوانەی خواسی وەرزشکاران بوو ئەمەش بووە هۆی ئەوەی سەختی و ئاراستەی پێچەوانەی با ببێتە هۆی ئەوەی کە وەرزشکاران بۆ ماوەیەکی زۆر لە ئاسمان و بەسەر زنجیرە چیاکانی ناوچەکەدا بمێنەوە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.